سڵاو قوتابیانی ئاواد ئەکادمی پرۆژەی باشترینی ئامادەکاری بۆ قوتابیانی پۆلی 12 ئەو پرۆژەیە لە هاوینەوە دەست پێ دەکات لە دوای تاقیکردنەوەکانی پۆلی 11 ئێمە ستافێکی شارەزامانەیە قوتابی بە ئارەزوی خۆی وانەکان هەڵدەبژێرێت چوانەیەک حەز دەکات لە سەرەتاوە بە تەواوی لەگەڵ مامۆستا و بتوانێت دەرسەکە تەواو بکە ئیتر بیرکاری بێ فیزیا بێ کیمیا بێ دەرسە وێژەیەکان بێ خو زانستی بێ قوتابی بە ئارەزوی خۆی دووانە هەڵدەبژێری یاسیێوانە ئێمە ستافێک لە مامۆستایانی شارەزای لەگەڵدا دەنین و لە ئەپلیکیشن ڕۆژانە وانەی بۆ دادەنین قوتابی وانەکانی خۆی دەخوێنێ و لە کۆتایی هەفتە قوتابی تاقیکردنەوەیەکی ڕۆژانەی پێدەکرێت و لە کۆتایی هەر مانگێک تاقیکردنەوەی مانگانەی پێدەکرێت و لە کۆتایی هەر وەرزێک تاقیکردنەوەی وەرزانەی پێدەکرێت ئێمە هەموو ئامانجمانەوەی لەو سێ مانگەدا قوتابی وا لێ بکەین دوو مادە بە تێر و تەسەلی بەموو پرسیارەکانی وەزاری تەواو بکە کاتێک کە قوتابی ئەوەی تەواو کردێمە بازنەی دووەمی ئاواد ئەکادمی دەست پێ دەکات کە لە سەرەتای خوێندنەوەیە تاوەکو کۆتایی نۆمانگەکە ئێمە هەوڵ دەدەین قوتابی وا لێ بکەین بە باشترین شێوە ئامادە بێ بۆ تاقیکردنەوە بۆ پشووی پێش تاقیکردنەوەکانی وەزاری و لەو کاتە ئێمەش لەگەڵی دەبین بۆی کە باشتری پێداچوونەوە بکات و هەوڵ دەدەین زۆرترینەوە قوتابیانەی کە نمرەی بەرز دێنن لە ناو بازنەی ئاواد ئەکادمی بن قوتابیانی خۆشەویست چاوەڕێ بن ئینشاڵڵا بەم زوانە پرۆژەکەمان دەست پێ دەکات و ئاشنا دەکات.